بەڕێزان بەردەوامین باز لە پرس و باس و بابەتێکی گرنگ دەکەین. بابەتەکە استراتیژیە بەنسبەت هەمومانەوە ئێمە وەکو کورد، بەڵام ڕەنگە لە میدیادا کەمتر بایەخی پێدرا بێ و کەمتر باسکرا بێ. سەرخاڵ بووین بە هەندێک بابەتی دیکەوە بە تایبەت بۆ ڕوومانی کۆرمۆر. لەو کاتەدا لە سەروبەندیەوەدا بە چەند ڕۆژێک پێشتر وەزارەتی پلاندانانی عێراق ئەنجامەکانی سەرژمێری ڕاگەیان. پێشتر لە ئاستی عێراق و کورد بە تایبەت سەرکردایەتی کورد وا ڕێکەوت بوو، وا ڕەزامەندی دەربڕی بوو بە ئەنجامدانی سەرژمێری بە تایبەت لە ناوچە جێناکۆکەکان کە دەرەنجامەکانی بەو شێوازە ڕان نەگەیەندرێت کە ئێستا ڕاگەیەندراوە. گفتوگوێن پرس و باس و بابەتاکەین. عێراق بۆ ئەنجامەکانی ڕاگەیان چ کاریگەریەکی دەبێ، چ کاریگەریەکی استراتیژی دەبێ، ئێمە دەتوانین چی بکەین، سەرکردایەتی کورد دەتوانێت چی بکە، ئایا دەکرێت سکاڵا تۆمار بکرێت. هەموو ئەم پرس و باس و بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگەورە تۆفیق بەڕێوەبەری گشتی پەیوەندیەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە سەرۆکایەتی کۆماری عێراق. کاگەورە سڵاو لێبێت. زۆر بەخێر بیت. سەرژمێری ڕووداوێکی گرنگ بوو، کارێکی گرنگ بوو بەنسبەت عێراقەوە. پێشتر چۆن ڕێککەوتنی لەبارەوە کرابوو کاگەورە بگەڕێنەوە بۆ سەردەمانی بەر لە ئەنجامدانی سەرژمێریەکە؟ دەمێکە ماوەی 15 ساڵە لە عێراق گفتوگۆ هەیە کە سەرژمێری دانیشتوان بکرێ و زۆر خۆناغی بڕی بوو، بەڵام لەبەر دوو هۆکار هەموو وەختێک کە ئەچۆ دوا خۆناغ سەرژمێریەکە نەئەکرا. و کاریشان ئەوە بوو کە لە ئەو سەرژمێریە کە ئەکرێ پرسیار بکرێت دەربارەی ناسنامەی نەتەوە، ئەوی بە عەرەبی پێڵێن قەومیە، تۆ کوردی، تۆ عەرەبی، تۆ تورکمانی، یا پرسیار لە نەتەوە نەکرێ. کێشەی دووەمیان دەربارەی ئەوەی پرسیاری تایەفی لە خەڵک بکرێ، ئەگەر موسڵمانی شیعەیت یا سونەیت، ئەگەر کلدانیت لە چ تایەفەیەشیت، بەو جۆرە. ئەوە بوو بەهۆی ئەوەی کە مەسیحیت بە هەمان شێوە. بەڵێ بە تایبەتی پرسیینەتەوەکە کە دەریەخا کوردوەکو نەتەوەیەک لە عێراقا چەنە، نەتەوەی عەرەب چەنە، نەتەوەی تورکمان چەنە. ئەمە ئاڵۆزی دروستە کرد و سەرژمێریەکە ناکرا. بەڵام لە ساڵانی ڕابردوو ڕێکەوتن کە ئەو دوو بڕگەیە ئیتر کۆتایی پێهاو داینەنێن، پرسیار ناکەن دەربارەی نەتەوە، دەربارەی تایەفە، و لە سەرژمێریەکە کەسمان ئەو پرسیارەمان لێ نەکرا. ئەو وەختی کە سەرژمێریەکە کرات، حکوومەتی هەرێم دوو دڵ بوو کە بەشداری بکایە نانی شارەکانی هەرێمی کوردستان بەشداری سەرژمێریەکە نەکەن. بۆچی؟ ئانویست گەرنتی وەربگرن بۆ ناوچەکانی مادەی 140 بە تایبەتی کەرکووک و خانەقین و جێناکۆکەکان بەگشتی کە خەڵک لەوێ لەسەر چ بنەمایە بنووسرێت، چکە ئەو ناوچەیە خۆی مەشمولە بە ڕەفراندەم لە چوارچێوەی جێبەجێکردنی مادەی 140 کە ئەو سەرژمێریە نەبێ بەهۆی گۆڕینی دەمۆگرافی. دوو، لە شارەکانی هەرێمی کوردستان بەهۆی هێرشی ترۆریستیەوە بە سەدان هەزار لە برایانی عەرەب و نەتەوەکانی تر هاتوون بۆ هەولێر، دهۆک و سلێمانی، و ئەمانە بەشێکی زۆریان بە هۆکاری جۆراوجۆر لێرە ماونەتەوە. بەڵام ئەمانە خەڵکی هەرێمی کوردستان نین، خەڵکی ئەنبارن، خەڵکی مۆسڵن، خەڵکی سەلاحەدینن. ینی زیاتر لە 100 هەزار لە خوشکوبرایانی عەرەبمان لە هەولێر هەن، زیاتر لە 90 هەزار لە دهۆکێ، لە سلێمانی زیاتر لە 70 هەزار هەیە، و بە تایبەتریش لە ناوچەکانی مادەی 140. ئەوە بوو بەڕێ سەرۆک کۆمار کۆبوونەوەیشی لووتکەی ڕێخز لە کۆشی کۆماری لە بەخا. سەرۆک وەزیرانی فیدراڵ ئامادە بوو، وەزیری دەرەوە دکتۆر فواد حوسەین، وەزیری پلاندانان کە خۆی سەرپەرشتی ئەو کارە کە محەممەد تەمیم، وەزیری عەدل ئامادە بوو، نوێنەری برایانی تورکمان لە پەرلەمانی عێراق ئەوان هاتبوون، شارەزایانی ڕاپرسی هاتبوون، وەفدی باڵای حکوومەتی هەرێمیش هاتبوو بە سەرپەرشتی بەڕێز وەزیری پلاندانانی حکوومەتی هەرێم کاک دکتۆر دارا و وەفدیشی هاوڵی. گفتوگۆیەکی دوور و درێژ و هەمەلایەنە کرا. ئەم قسانەی کە ئێستا ئەڵین زۆر بە دوور و درێژی باس کرا. حکوومەتی هەرێم بەڕوونی وتیان ئێمە ئەزمونێکی تاڵمان لەگەڵ وەکو گەلی کوردستان هەیە لەگەڵ سەرژمێریە. هەموو وەختێک کە سەرژمێری لە عێراق کراوە لە دوای سیستەمی پاشایەتی بۆ کە گەلی کورد بە ئامانج بگرێت، بۆیە ئێمە ترسمان هەیە. ئەمانەوێ گەرنتیمان بنێ کە سەرژمێری دانیشتوان ئامانجیشی زانستیە بۆ گەشەپێدانە، دوورە لە ئامانجی گۆڕینی دموگرافی و نەتەوەی.
چی بکەین چی نەکەین گفتوگۆیشی دوور درێژ و کۆنووسێکیشمان نووسی و بەندە کۆنووسەکەم نووسی و دوایە ئەو کۆنووسە بە فەرمی بۆ سەرۆکوەزیرانی فدراڵ بۆ هەمولایەنە پەیوەندیدارەکانمان نرد و بنچینەی ئەو کۆنووس و ڕێکەوتنە سەرۆکوەزیران بڕیاریە کە لە کۆبوونەوەی داهاتوو دوای چەند ڕۆژێک لە ئەنجومەنی وەزیران بیکەن بە بڕیار بڕیار دەرچوو بڕیارەکە چییە؟ یەکەم کە ئەسن سەرژمێریەکە نەبێتی مەکە سێ کەس بێ لە ناوچەکانی مادی 140 کوردێک و عەرەبێک و تورکمانێک بۆ ئەوەی کە ئەو کارمەندەی کە ئایپادەکەی پێوە ئەلکترۆنیە لایەنگرینەکە. دوام هەوڵبەندوو داتابەیسی مرکزیەکە کە لە بەغایە هەرێمیش بۆی هەبێ ئەکسێس بکات کە بۆی لە سیستەمی سنترال دەستکاری نەکرێ. لە هەولێریش دەستەی ئاماری هەرێمی کوردستان ئەوەی هەبێ. دەستەی ئاماری هەرێمی کوردستان بڕۆن لەگەڵ دەستەی ئاماری فدراڵی لە ژووری ئۆپراسیۆنی داتاکان بۆ ئەوەی کە داتاکان دەستکاری نەکرێت. لە هەر هەمووی گرنگتر ئەنجامی سەرژمێری ڕناگەێنن هەتاوەکو هەڵنەسن بە پرۆسەی بڕینی زانیاری بەعربی پێڵێن مقاتەعەت البەیانات. ئەمە چییە؟ کەسێک کە تەسجیلەکەن دوایە بێ بڕۆن بەراوردیکەن بە تۆماری سەرژمێری ساڵی 57 پاشایەتی. ئەگەر لە تۆماری ساڵی 57 تا لەو شارە هەبوو لەسەر ئەو شارەیە نووسن، لەو شارە نەبوو ئەیژێڕنەوە بۆ شارە ئەسڵیەکەی خۆی. با فکرەکە ڕوونکەمەوە. باشە. لە ساڵی 1950 عێراق سیستەمی پاشایەتی بووە، سەرژمێری دانیشتوانی عێراق کراوە. ئەو وەختە هێشتا کە گۆڕانکاری دموگرافی نەبووە. دەوڵەت ئایدۆلۆژیایشی نەبووە بۆ ئەوەی کە نەتەوەی کورد بە ئامانج بگرێ و کێشەی کەرکووک و ئەو جۆرە بابەتە نەبووە. بۆیە ئەو سەرژمێری ساڵی 57 تا ڕادێشی زۆر پاک و بێگرد بووە لە ڕووی گۆڕینی دموگرافیەوە ئەڵێم. ئەوانەی تر ڕاز نین چون بە ئەنقەس ژمارەی کوردیان لە شارەکان کەم کردوێتەوە بۆی نەتەوەی کورد پشوو بکەنەوە. ئێمە سەدان هەزار خەڵکەیە لە هەولێر وتم، لە دهۆک، لە سلێمانی، لە کەرکووک ئاوارەی سەڵاحەدینی لێ. ئەمانە لە ڕۆژی سەرژمێریە لە سلێمانین بوون، بەڵام خۆ خەڵکی سلێمانی نین. لە هەولێرانی وتت ژمارەی دەقیقن باڵێ زۆرن لە هەولێر 100,000 هەیە ڕەنگە لە وڵاتێک بپرسی ئێستا بڵێ ژمارەکە ڕەنگە زۆر زیاتر بێ لەوە هاوڵاتیانی عەرەب لە هەولێر دابنیشن. زۆر باسی ئەوە ناکەم کە ئەڵێ موقیمی دائمین، یعنی ماڵیان لەوەیە لە ئاسایش کۆدیانەیە، خەڵکیشی زۆر هەیە بە کاتی دێ و ئەڕوا و بۆ گەشت و گوزار. بەس ئەوەی کە ماڵی لەوەیە کارتی زانیاری دروست کردووە، کۆدی هەیە لە دەستگای ئاسایش، یعنی وەکو من و تۆژی. ئەمانە خۆ خەڵکی ئەم شارانی کوردستان نین. ئێمە ئەبێ بە گۆڕینی دموگرافی، یعنی تۆ ئێستا شاری سلێمانی بەم حاڵەتە ئەبێ بڵین لە سەتا، ینی ئەمە بۆ گریمانەیە دقیق نیم لەمەیە بۆن مناڵێ لە سەتا سەی پێکاتی فلانە. لە هەولێر لەو حاڵەتە لە سەتا حەوتی خەڵکی هەولێر پێکاتەکەی بۆ بەنەتەوەیشی ترکەواتە داوا ئەبێ کورسی پەرلەمانی بیتێ. کەرکووک کە مادی 140 خەڵکی سەڵاحەدین خۆی نووسیوە. ئێمە ئێشتا ئەمانەوێ مادی 140 جێبەجێ بکەین ئەوەی لە 70-80کانیش کە بە تەعریب هاتووە بیژێڕینەوە. نەگەوەی کە ئێستا 2 ساڵە دەرگای ماڵەکە و کردوێتەوە ئاوارە بۆ لە ترسی ترۆر هاتووە. ئەوە سەڵاحەدین تکریت بۆ کەرکووک هەڵناوێکە 40-50 کیلۆمەتر لێوەی دوورە. تۆ لەسەر کەرکووکە نووسیوە کە لەسەر کەرکووکە نووسیوە خۆ 4 ڕۆژێکە بۆ دەنگان بۆ پەرلەمان دەنگەیە بۆ ڕیفراندۆمی چارەنووسی کەرکووک دەنگەیە کەواتە ئەمە گۆڕینی دیمۆگرافیە. قەرارەکەی ئەنجومەنی وەزیران ئەڵێ نابێ نەتیجەی ئەم سەرژمێریە ڕابگەێنرێ هەتا ئەم بەراوردکاری و پاکردنەوەیە ئەکرێ هەموو خەڵکەکە بگەڕێتەوە بۆ شوێنی خۆی. ئۆکەی لە هەولێر نووسیمانە کە سەیرەکەین کارتی نیشتیمانیەکەی سەڵاحەدینن بیژەڕنەوە بۆ سەڵاحەدین، کارتی نیشتیمانیەکەی نەینەوە بیخەنە سەر نەینەوە. لە سلێمانیە بەڵام خەڵکی ڕمادیە کارتی نیشتیمانی پێ لە کارتی نیشتیمانەکان نووسراوە خەڵکی ڕمادیە ئێتەوە لەسەر سلێمانی نووسیوە. ئەوان چیان کردووە؟ وەزارەتی پلاندانان پەیوەندیان کردووە بە وەزارەتی ناوخۆی فدراڵەوە کە ئاڵێن پرۆسەی بەراوردکردنەکەمان بۆ بکەن، چکە سجلی ساڵی 1950 لە وەزارەتی ناوخۆیە. وەزارەتی ناوخۆش وەڵامی یاونەتەوە ئەڵێ لەبەرەوەی کە ئەو تۆماری ساڵی 50 ئەلکترۆنی نییە، کاغەزە، پێویستیمان بە 12 ساڵ ئەبێ بۆ ئەوەی کە ناوەکان هاوتا بکەین بەراورد بکەین. 12 ساڵ باڵێ وەڵامەکەی ئەوان واڵێ چکە ئەڵێ ئەلکترۆنی نییە. و وەزیری پلاندانانیش ئەمەی کردووە بە پاسا و نردوێتی بۆ سەرۆکوەزیرانی فدراڵ ئەڵێ ئەوەنە وەختی پێچێ داواکەم کە ئێمە ئەنجامەکە ڕابگەێنین، ینی بەبێ ئەو دەستکاریکردنە کە ئەوە پێشێلکردنی بڕیاری ئەنجومەنی وەزیرانە و ئەوە گۆڕینی دموگرافیە
و ئەوە ئاشتی کۆمەڵایەتی هەموو کۆمەلگا عێراقیەکە بە بەغای پایتەختەوە بە کەرکووکەوە بە سلێمانیەوە و ئامانجی سەرژمێری لە ئامانجیشی زانستیەوە کا بە ئامانجیشی سیاسی. ئەو وەختە سەرۆکوەزیران ڕەزامەندی پیشان نابوو کە ڕای بگەێنن لە ناوەڕاستی کامپینی هەڵبژاردن بانگەشی هەڵبژاردن بە هەوڵی هەموو لایەک توانرا کە ئەو کارە ڕابژیرێ. بەڵام وەکو تۆ باسی کرد لەم دەڕۆژەی ڕابردوو بارودۆخێکی هەستیار هەیە بە تایبەتی هەموو عێراق مەشغوڵە بە پێکێنانی کێ بێ بە سەرۆکوەزیران کوێ نابێت ینی بابەتەکان گفتوگویشی گەرم و هەروەها ڕووداوانی لە ناوچەکە ڕوویاوە و هێشتاکە کاریگەری هەڵبژاردن شەڕی ناوماڵی خۆیەتی هەموو لایەنەکان مەشغوڵن یعنی یەکەم جارێ ئەنجامی هەڵبژاردنەکە ڕاستە ڕاگەیەنراوە بەڵام هێشتا کە تانەکان لە لیژنەی باڵای دادوەری دادگای تەمیز لە چەند ڕۆژی داهاتوو یەکلای یەکرێتەوە. بۆیە ئەو دەرفەتیان بە هەلزانیوە بەداخەوە وەزارەتی پلاندانانی فدراڵی بە پێچەوانەی بڕیاری ئەنجومەنی وەزیران کە ئەبوو ئەوان خۆیان ئەندامی ئەنجومەنی وەزیرانن یەکەم لایەن بوونایە کە ڕێزیان لە بڕیارەکانی ئەنجومەنی وەزیرانی فدراڵ بگرتایە ئەو کاران نەکردە. ئەو کارەکە کراوە بە پێچەوانەوە پێشێلکردنی یاسایە و جگەلەوەی کە پێشێلکردنی یاسایە ئەوە گۆڕینی دموگرافیە ئەوە مەترسیەشی ڕاستەقینەیە نەک لەسەر گۆڕینی دموگرافی لەسەر مەسەلەی پەرلەمان کورسی پەرلەمانی لەسەر مەسەلەی پشکی بودجە چونکە تۆ خەڵک لەسەر شارێک گەنووسی ژمارە ئەو شارە بودجەکەی کەمە بێتەوە شاریشکە زیایەکە ژمارەی کورسیەکانی پەرلەمان مەسەلەی کۆتا یعنی مەسە هەندێک شار هەیە ئەڵێن لەبەرەوەی بۆ نمونێمە لە سلێمانی لە پەرلەمانی فدراڵ کورسی کۆتایی خوشکوبرانی مەسیحیمان نییە لەبەرەوەڵەن ژمارەی خوشکوبرا مەسیحەکانمان لە سلێمانی کە من بەڵام لە دۆک زۆرە بۆ نمونە کە تۆ خەڵکێکی تر ئەنێما بێ بە کاریگەری سیاسی مێژووی نەتەوەیی دموگرافی ئەبێ کەواتە ئێمە خۆ سێژمێریمان بۆ ئەمە نەکرد ئێمە سێژمێریمان بۆ ئەوە کردووە کە ژمارە ڕاستەقینە خەڵکی عێراق بزانین و دەوڵەت لە ڕێگەی ئەم سەرژمێریەوە پلانی گەشەپێدان دابنێ چۆن وڵاتەکەی پێش بخات چەند نەخۆشخانە دروست بخات چەند خەستەخانە دروست بکە بەم جۆرە داتای بنەڕەتی عێراقی لەبەرەوە ئەمە بەڕاستیەکەی من سوپاسیەوە کەم وەکو کەناڵی کورساد و داواکەم لە هەموو کەناڵەکانی تریش ئەم بارودۆخە کە هەموو لایەک بەشتی ترەوە سەرقالین کە ئەوانیش گرنگن بەڵام لە ڕاستیە ئەم مەسەلەی سەرژمێریە زۆ گرنگە بۆچی ئەوە تا ئێمە ئێستش باسی سەرژمێری ساڵی 1950 پاشایەت یەکەین خەڵک مێژوو ناچێتە وردەکاریەوە یعنی مەسەلەن 50 ساڵی تر ئەم وردەکاری ئێمە باسیەکەین بۆ مێژوو بەهای نابێ ئەڵێن لە ساڵی 2024 سەرژمێری کراوە ئەنجامەکە بەم جۆرە بووە ئەو وردەکاریە ناخوا بڵین وڵا خەڵک ئاوارە بووە لە تکریتەوە هاتوون بۆ کەرکووگەڵەن ژمارەی ڕێکەوتن کراوە و ناڵەوە سەرژمێریکی زانستی ئەم جارە بە ئەلکترۆنیش کراوە ینی بە ئایپاد و بە ئەلکترۆنی و بە پێشکەوتوی کراوە نییە ئەو کاتە ئاڵێنەوە عەرەب ئەوەنگەیە کورد ئەوەنگەیە تورکمان ئەوەنگەیە لە سلێمانی ئەوەنگە برایانی عەرەبمانەیە برایانی کوردمانەیە لە هەولێر لە حوتی خەڵکی هەولێر برایانی عەرەبە لە دوهۆک لە 10 ئەوەیە ینی ئەمە بە گۆڕینیشی دموگرافی ڕاستەقینە یعنی تەنانە دەتوانم بڵێم زایڕۆی نییە بێڵێم ئەوەی حزبی باعث کردی بەو هەموو ساڵە لە چوارچێوەی گۆڕینی دموگرافی بەقەدەر ئەمە مەترسیدار نییە چکە ئەمە بە سیستەم کراوە و لە ناو سیستەمێکی دموکراسی شاکراوە خۆ پێڕەزامەند بووی و هەموو پێکاتەکانیش لە ئەنجومەنی وەزیرانە هەن کوردیتیا عەرەبیتیا شیعیتیا سوننیتیا لەبەرەوە ئەم مەسەلەیە ئەبێ هەڵوێستیشی جدی لەسەر وەربژیرێ وابێ ئەم مەسەلەیە بە ڕێگەیەکی قانونی بیژێڕینەوە سەر مەساری ڕاستەقینەی خۆی زۆر باش کاگەورە من نەمیزدا بڕم بۆی تەواو ڕوون بێتەوە لای خەڵک کە بابەتەکە چییە بەر لەوەی پرسیار بکەم چۆن خولێکێک بەر لە بەرنامەکە باسیێومان کرد عێراق هەندێک گروپی خستوەتە لیستی تیرۆرەوە بەڵام ئێستا لەسەر شاشەیە پەشیمان بۆتەوە عێراق جاویستم ئەوە شتێکت بۆ باس بکەم ئەمان لیژنەیەکێ لە عێراقا پێڵەن لیژنەی وشکردنی سەرچاوەی گروپی تونگڕە و ترۆریستی لیژنەیەکی باڵا نییە لیژنەیەکە لە ئاسی ئەمیندارەتی ئەنجومەنی وەزیرانایە ئەم لیژنەیە هەموو مانگێک ناوی خەڵک ناوی کۆمپانیا بڵاوە کاتەوە کە ئەمانە پارەست پێکەنەوە بانک داخەن بانقەکەنەوە بڕیار دەرەکەن لە بڕیار پاشگەزە بنەوە بەڵام ئەو بابەتی کە جەنابەت باست کرد بە تایبەتی ئەو جۆرە گروپانە خۆ دەزانی ئەوانە بابەتێکی پەیوەندیان بە ئاسایشی هەرێمێتی ناوچەکەشەوە هەیە ووا پێچێ ئەو جۆرە بڕیارانە لە دەسەڵاتی لیژنەیەکان نەبێت لە ئەنجومەنی وەزیران بەڵکو تەنانەت ئەو جۆرە بابەتە هەستیارانە پێویستی بە پەسەندکردنی
ئەنجومەنی وەزیرانە تەنانەت پێویستی بە پەسەندکردن و دەنگدانی پەرلەمانیشە حتا لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا زۆر شت هەیە پێویستی بە پەسەندکردنی کۆنگرێسە یعنی ئەمە کارێکی وا ئاسان نییە لیژنەیەک چەند کەسێک هەر بۆیە وەکو بینیت لە ماوەی چەند خولێکی شاوەکو تۆ فەرمووی پاشگەز بوونەوە پەشیمان بوونەوە بەڵێ بەهەرحاڵ بێنەوە سەر بابەتە سەرەکیەکە کاگاورە دەتوانرێت چی بکرێ کورد ئەتوانێت چی بکە گلەکانی کورد بەس لە ناوچە جێناکۆکەکانە یان لە شارەکانی خۆشمانە لە باشووری کوردستان من ئێمە نەژات پەرستنین باوەڕمان بە دموکراسیە ئەم وڵاتە وڵاتی هەمومانە بەدایان هزار خەڵکی کورد لە بەغا کاسبیەکەن کارەکەن ماڵەکڕن بە هەمان شێوە خوشک و براکانمان لە عەرەب لە تورکمان لە کلدان لە ئاشور مافی دەستوری خۆیانە لە سلێمانی بن لە هەولێر بن لە بەسرە بن کۆماری عێراق سیستەمێکی فدرالیە ئەم دەستورە بۆ کوردە بۆ عەرەبە بۆ هەموو ڕۆڵەکانی ئەم نیشتیمانەیە و ئێمە باوەڕمان بە برایەتی نیشتیمان و پێکەوە ژیان هەیە بەڵام ئێمە لە بەرەوەی مادی 140 دەستورمانەیە ئەمە دەستورە ناوچەکانی مادی 140 دەنگدانی بۆکرێ و دەستور ڕێگری کردووە لەوەی گۆڕانکاری دموگرافی بکرێت ئەمە بێ بەهۆی گۆڕینی دموگرافی چکە ئەمە کاریگەری کاتە سەر ئەنجامی دەنگەکان دوو ئەو کەسەکە لە سلێمانی بووە کارتی نیشتیمانیەکەی خۆی لێی نووسراوە ڕمادی ئەڵێ من خەڵکی ڕمادیم تۆ بۆچی لەسەر سلێمانی ئەنووسی ئەو هاوڵاتیە بەڕێزەی ئێستا مەسەن من لە بەغا بەڵام خۆمە خەڵکی بەغانیم من کارتی نیشتیمانیەکەم نووسراوە سلێمانی تۆ بۆ ئەتوێ بمخەیتە سەر بەغا ئەمە پرسیارە ڕاستە یعنی ئەمە هەر پێشێلکردنی قانوناوە پێشێلکردنی دادپەروەری جوگرافیە چونکە ئێمە سیستەمێکمانەیە پێڵێن دادپەروەری جوگرافی بودجە چۆن دابەشەکرێت لەسەر بنەمای ژماری دانیشتوان کورسیەکانی پەرلەمان چۆن دابەشەکرێت لەسەر بنچینی ژماری دانیشتوان کەواتە ژماری دانیشتوان نرخی سیاسی نرخی ئابووری هەیە بەڕێی من بەم بنەمای ئەتوانن داوای نوێنەرایەتیش بکەن بۆ لە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگاکان بەڵێ هەر دەستوریە نەتوان چۆن ناتوان یانێ تۆ ئێستا لە سەتا دەی خەڵکی ناسریە خوشک و برایانی مەسیحی بێ مافی کورسیان نییە ئەگەر لە ناسریەش بێ بێگومان مافیان هەیە لە سلێمانی بێ مافی هەیە لە بەغا بێ مافی هەیە ئەوەی ئێمە گرنگە ئەمە نییە ئەوەی ئێمە گرنگە ئەوەیە کە خەڵکێک نازنامەکەی کارتی نیشتیمانیەکەی سجلی جنسیەکەی ئەوراقی خەڵکی ئەم شارە نییە خەڵکی شارێکی ترە بۆی خیتە سەر شارێکی تر من خەڵکی سلێمانیم هەموو بەڵگەنامەکانم لە سلێمانی بۆ بم خەیتە سەر دۆک ئەمە پرسیارە خۆ ئێمە خەڵکی کوردستان هەمومان یەک زمانین یەک نەتەوەین بەڵام هەموو کەسێک شارێکی خۆی هەیە ڕاست مەترسیەکەی بۆ نەتەوەکانی دیکەشە زیاتر یعنی ئەم بابەتە ئەوەیە ینی لەکوێی دنیا هەیە تۆ خەڵکێک خەڵکی لەندەن بیبوون وسن لەسەر هامبۆرگ خەڵکی مانچستەر بیبوون وسن لەسەر شارێکی تر هەموو شارێک بەتایبەت بۆ لای ئێمە مەترسیەکە بەڵێ ئێرە ئێمە گۆڕین دموگرافی هەیە ئێمە بەڕاستیەکەی هەم حکوومەتی هەرێمی کوردستان دەستی کردووە بە جوڵا وەزیری پلاندانانی هەرێمی کوردستان کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەنجامدا و وتیێمە ئەمە ڕەت دەکەینەوە دژین و ئەنی بەتوندی قسەی لەسەر کرد بەڵام هەڵوێستی کردداری چییە و ئایا سەرۆکایەتی کۆمار بەنیازی هەڵوێستێکی یاسایی ئێمە لە سەرۆکایەتی کۆمار هەمانجیشی باشمانەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی فدرال لەسەر ئەم مەسەلەیە بەتایبەت لەگەڵ بەڕێز وەزیری پلاندانان کاک دکتۆر دارا ڕەشید و باقی تیمەکەی لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم لە ڕۆژانی ڕابردووە سەرۆشی ئەنجومەنی وەزیرانی هەرێم سەرۆشی حکوومەتی هەرێمی کوردستان بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کاغەزێکی فەرمی بۆ بەڕێز سەرۆکۆمان نووسیوە هاوپێچی نووسراوەکانی وەزیری پلاندانانی هەرێم و هەموو شتەکانی تایە بۆی نردوین هەمان ئەو شتێک کە ئاراستی ئێمەی کردووە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێم ئاراستەی بەڕێز سەرۆکوەزیرانی فدرالیشی کردووە ئاراستی سەرۆشی ئەنجومەنی دادوەریشی کردووە هی فیدراڵ و ئاراستەی وەزیری پلاندانانی فدرالیشی کردووە جەوهەری ئەو نووسینەی ئەوان ئەو پێشێلکاریانیان تا بەرجەستە کردووە کە وەزارەتی پلاندانان کردوێتی ئەوەی کە من باسم کرد کە پابەند نەبوون بە قەرارەکەوە ئەبوو ئەو قەرارە بێن تەدقیق بکەن زانیاریەکان بژێڕنەوە پاشی بکەنەوە ئەویان نەکردووە لەسەر ئەو بنەمایە بەڕێز سەرۆکۆمار دەستی کردووە بە هەوڵی جدی نووسراوێکی فەرمی ئاراستی سەرۆشی وەزیرانی فدراڵ کرد ئەمڕۆ بەڵێ کە باسی ئەوە کە ئێمە کۆبوونەوەمان کردووە لە کۆشکی کۆماری
بە سەرپەرشتی سەرۆک کۆمار و بە ئامادەبوونی سەرۆک وەزیرانی فیدراڵ خۆی و لەو کۆبوونەوەیە ئەو کێشانەمان چارەسەر کرد و ئێوە بڕیارتان دەرکرد لە ئەنجومەنی وەزیران کە نابێ ڕاگەیاندنی ئەنجامەکەی بکرێ هەتا وەکو وردبینی ئەکرێ. بەڵام وەزارەتی پلاندانان پابند نەبووە و ئەمە کاریگەری خراپی هەیە لەسەر پێکەوە ژیانی پێکاتەکانی خەڵکی عێراق و ئەمە پێشێلکردنی قانونە و پێویستەکە ئێوە ئەم شتە ڕاست بکەنەوە و ئاراسی وەزارەتی پلاندانانی بکەن کە ئەو ڕاگەیاندنی کردوێتی ڕاستی بکاتەوە بە عەرەبیانەن تەصحیح و ئاگایاریشمان بکەنەوە. ئێمە چاوەڕێی ئەوەین ئەوەش هەوڵی تریش ئەین. ئەمە گلەییە، ئەمە ینی ئەوەیە کە ئەوان ڕێکارەکانی خۆیان ڕاست بکەنەوە یان بنەمای قانونی هەیە. ئەمە زیاتر لە گلەییەکە نانەخێر ئێمە وەکو نووسراوێکی فەرمی باشە ینی بەڕێز سەرۆک کۆمار نووسراوێکی فەرمی بۆ سەرۆکوەزیرانی فدراڵ ناردووە وتیا بەرجەستەمان کردووە کە ئەمە پێشەلکردنی بڕیاری ئەنجومەنی وەزیرانە و ئەمە ئەبێ بە گۆڕینی دەموگرافی بۆ خەڵکی عێراق و ئەمە مەترسیە و لە کۆتاییە ئەوە نووسراوە کە تکایە دەست بکەن بە گرتنەبەری ڕێوشێنی پێویست بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی خۆتان و ڕاستکردنەوەی ئەو ئەنجامی کە ڕاتان گەیانوە بەپێی ئەو بڕیاری ئەنجومەنی وەزیران. بەڵام وەکو بەڕێزێ باسی کرد لە ڕووی ڕێوشێنی عەمەلی بێگومان بەپێی یاسا و دەستورەکان ئەو لایەنەی زەرمەندە ئەبێت لە دوو شوێن سکاڵا بکە، دادگای فدراڵی، دادگای کاژێڕی. چێ زەرمەندە مەسەن حکومەتی هەرێم کە وەزارەتی پلاندانان وەکو کەسایەتیشی یاسایی یان هاوڵاتیەک من هاوڵاتیەکم لە پرۆسەی سەرژمێریم لەسەر سلێمانیم بەڵام لە شاری شکیان نووسی و مەچم لە دادگای فدراڵی وەک مافی تاکە کەسی سکاڵاکەم. یەکێکی تر ئەتوانی لە دادگای کاژێڕی تانەبەی لەو بڕیارەی وەزارەتی پلاندانانی فدراڵ چکە ئەنجامەکەی بە پێچەوانەی بڕیارەکانی ئەنجومەنی وەزیرانەوەی لەبەرەوەی بابەتیشی ئاڵۆزمانەیە دادگای فدراڵی ئەڵێ من ئەو تانانە ئەبینم کە کێشەی دەستورین، دادگای کاژێریش ئەڵێ من ئەو تانانە ئەبینم کە کاژێڕین. یعنی بڕیاری ئەنجومەنی وەزیران کە پێشێل بکرێ ئەبێ بچێتە بەردەم دادگای کاژێڕی، بەڵام ئەگەر ڕەهەندێکی دەستوری هەبێ ئەڕاتە بەردەم دادگای فدراڵی. بەهەرحاڵ دوو ڕێگەمانەیە، ڕێگەی یەکەم دادگای فدراڵی، ڕێگەی دووەم دادگای کاژێڕی. ڕێگەی سێمیشمانەیە لە ڕێگەی ئەو وەزیرە کوردانەی کە لە ئەنجومەنی وەزیرانی فدراڵن چکە هەموو سێشەمانێک کە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی فدراڵەکرێ کارنامە هەیە، لەو کارنامەیە بە کۆی دەنگی ئەنجومەنی وەزیران ئەنجامەکە ڕابکرن، ینی ئەوەش ڕێگەی سێمە. ڕێگەیشی تریشمان هەیە، ینی دادگای فدراڵی ئەم حکوومەتی کردو بە حکوومەتی کاربەڕێکەر لەسەر داواکاری بەڕێز سەرۆک کۆمار و لە بڕیارەکە زۆر بەڕوونی بە ئاشکرایی نووسیوێتی کە ئیشوکاری ڕۆژانە ڕایکە، بە عەربی پێڵێن الئومور اليومية و تیاشان نووسیوێتی کە ئەو شتانی گشتین و سەرەکی و استراتیژین ئیشی ئەم حکومەتە نییە. ئەنجام ڕاگەاندنی ئەنجامی سەرژمێری پرۆژەیەکی گرنگی استراتیژیە کەواتە ئەم حکوومەتی کاربەڕێکەرە ئەسڵان دەسەڵاتی ڕاگەاندنی نییە جگەلەوەی پێشەلکاری بڕیاری ئەنجومەنی وەزیرانی کردووە. لە هەمان کاتە ئەمە حکوومەتێکی کاتی کاربڕێکەرە دەسەڵاتی ڕاگەاندنی ئەنجامی کۆتایی نییە. بۆیە ئەمە شانی ئەوەیە کە هەم لە دادگای فدراڵیتانی لێ بدرێ کە پێشەلی بڕیاریشی دادگای کردووە، هەم ئەتوانێت لە دادگایشی ئاساییش بە تۆمەتی پێشەلکردنی بڕیاری دادگا سکاڵا لە وەزیری پلاندانان بکرێت. کەواتە ئەتوانی بڵین هەوڵەکان بەم جۆرە. یەکەمیان هەوڵێکی یاسایی و دەستوری نەرم کەوا بەڕێز سەرۆک کۆمار دەستی یاوەتێ و کاغەزی نووسیوە و خەریکی چارەسەرکردنە مودە دەستنیشان کراوە لەمەیە نانەخێر، بەڵام بێگومان لە هەفتەی داهاتوو دەرەکەوێت. پاشان ئەنجومەنی وەزیران، پاشان ڕێگەی سێم دادگا، یعنی سێ قۆناغی یەکەم بە ڕێگایشی لێکتێگەیشتنی یاسایی و ڕێوشێنی کاژێڕی ئیشەکە ڕابژیرێ، ڕێگەی دووەم لەناو ئەنجومەنی وەزیران بە بڕیارێک، ڕێگەی سێم ڕێکاری گرتنەبەری دادگایە. بە بڕوای خۆت وەکو شارەزایەک دەرەنجامەکانی چی دەبێت ئەگا بە دادگای فیدرالی و ئەنی بێنە و بەردەی زۆری لەسەر دروست بێ چون کامە پرسێکی استراتیژیە بەڕاستی. من ئەنی ئەمان لە دەرەوەی ناونیشانی کارەکەم وەکو سەرۆکاتی کۆمار، من خۆم وەکو هاوڵاتیەک من لەسەر سلێمانی نووسراوم و لە سلێمانیش بووم، ینی من وەکو خۆم بە مانای یاسایەکەی زەرمەند نیم. ئەگەر بۆ نمونە من خۆم لە شارێکی تر بنووسرامە خۆمە چوم لە دادگای فدراڵی ینی چکە هاوڵاتیش بۆی هەیە،
بە تایبەتی ئێستا دادگای فیدراڵی لە دوای ئەوەی سەرۆکی پێشووی دادگاکە بەڕێز قازی جاسم خانەنشین بوو، دادگای فیدراڵی پێڕەوی ناوخۆکەی خۆی گۆڕی. یعنی ئێستا دادگاکە بە دەستورێکی تری شەکامە بەسم پێڕەوی ناوخۆی خۆیەتی. ئەوان زۆرتر بەو ئاراستەیە ئەڕۆن کە ئەڵێن هاوڵاتی تاکە کەس لە لای ئێمە سکاڵا بکە نەک بەرپرسی باڵا چکە بڕیارێکی پێشوو هەیە هی سەردەمی قازی مەتحەدە لە دادگای فیدراڵی کە ئەندام پەرلەمان کە سکاڵاکە داواکەی ڕەتەکەنەوە چکەڵێن ئەندام پەرلەمان محامی نییە. ئەندام پەرلەمان نوێنەری گەلە گەل سەرپشتی کردووە تەفویزی کردووە بۆ نوێنەرایەتی بە سەرپشتی نەکردووە بۆ کاری محامات و محکەمە چکە کاتی خۆی محامیەکان شکاتیان کردووە لە دادگای فیدراڵی ئەڵێن ناکرێ ئەندام پەرلەمان بێ لای ئەوە شکات بکاتکەواتە ئێمە بۆ محامی بۆیە دادگای فیدراڵی گەشتوەوە ئەو بڕیارە کە ئەڵێ ئەبێ کەسێک بێ لای ئێمە شکات بکە کە هاوڵاتیەک بێ و زەرەرمەند بێ کەواتە وەکو هاوڵاتی ئەوەی زەرەرمەنە بۆ نمونە تۆ هاوڵاتیشی کەرکووکی ناخشیتەوە سەر کەرکووک خۆ دەتوانین لە دادگای فیدراڵی بڵێ ئێوە ئەو بڕیارەتان دەرکردووە حکوومەتی کاربڕێکەرە ئەمە ئەو بڕیاری دەرکردووە لە ١٠٠ ئەوەستێ. دوو حکوومەتی هەرێم بۆچی ئەڵێم حکوومەتی هەرێم چکە حکوومەتی هەرێم نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکە و ئەو زەرەرمەنە لەم کەیسەیە حەقی وایە کە هیوام وایە حکوومەتی هەرێم خۆی ئازادە لەو بڕیاری بەڕاستی ئەویش مافی یاسایی هەیە لە دادگای فیدراڵی بڵێ کە وەزارەتی پلاندانان حکوومەتی کاربڕێکەرە ئەوە پسپۆڕی یاسایی ئەو نییە ئەنجامی کۆتایی ڕاگەیانەوە پێشێلی ئەو بڕیارەی کردووە داواکەین کە ئەنجامەکە هەڵبۆشێنەوە. زۆر باشە کاگەورێ ئەم پرسیارەش هەر لە دەرەوەی پۆستەکەت لە یەکەم وەکو شارەزایەک وە وەکو کەسێک لە سەرۆکایەتی کۆماری دەزانی وردەکاری شەکانی سەرۆکایەتی کۆمار چییە چەندە ئەم پۆستە بۆ کورد گرنگە لای کورد بمێنێتەوە وەلێنێ کوردیشە ئیتر دواترەوە دەبێتەوە پرسێکی ناوخۆیی وەکو عورفێکی کۆمەڵایەتی و سیاسی لێ هاتووە کە پۆستەکە بۆ یەکێتی بێ چەندە گرنگە ئەم پۆستە هەر بەم شێوازە بمێنێتەوە بێگومان سەرۆکایەتی کۆمار دامەزراوەیەکی دەستوری و نیشتمانیە بەپێی ئەو کەلەپورە کە ئێستا لە عێراقا پێڕەوەکرێ تا ڕادەیەشی زۆر ئەوە ڕوون بۆ تۆ کە ئەم جارش ئەم پۆستە هەر بۆ ڕۆڵەیەشی گەلی کوردستانە. بێگومان ئەمە یەکەم بەهایشی معنەوی هەیە بۆ خەڵکی کوردستان کە گەلی کوردستان لە ڕووی ژمارەوە لە عێراقا کەمینەیە بەڵام یەکێک لە دامەزراوە باڵا دەستوریەکان کە ڕەمزی سەروەری هەموو گەلی عێراقا نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکە ئەمە بەهایکی معنەوی گەورەی بۆ گەلی کوردستان هەیە. دومیان بە باوەڕی بەندە ئەم جارە کە دیسانەوە ئەدرێتەوە بە گەلی کوردستان و کۆڵێ دوا بزمار لەو ڕاستی ئەیە کە ئیتر بۆ هەمیشە ئەم پۆستە بۆ کورد بێ مازانی کە لەم هەڵبژاردنە هەندێک لایەن باسی ئەوانە کرد کە بێ ئەو پۆستە لە کورد بسەنرێتەوە لە چوارچێوەی کامپینی هەڵبژاردن سونەکان بەتایبەت بێگومان هەموو لایەک لە سیستەمی دموکراسیا مافی خۆیەتی ئەو داوایە بکەوە و داوای ڕێزلی ژیراوە ئەوە بڕیارێکە بۆ پەرلەمانە بەڵام هەموو ئاراستانە بەرەوە ئەوە ئەڕۆن کە ئەم پۆستە لە لای گەلی کوردستان بمێنێتەوە و ئەوەش دەریە خاکە خەڵکی کوردستان و نوێنەرەکانی کوردستان لە بەغا جۆرێک لە دڵنیاییان بە هاوبەشەکانی خۆیان ناوە لە برایانی شیعە و برایانی سونە کە مەترسی نین لەسەر سیستەمی سیاسی بە پێچەوانەوە گەلی کوردستان و نوێنەرەکانی پارێزگاری سیستەمی پارلەمانی فدرالی لە عێراقاکەن بۆیە ئەم پۆستە بەڵێ گرنگە بۆ گەلی کوردستان گرنگتریش لەمە ئەوەیە کە خەڵکی کوردستان و حیزبەکانی کوردستان پشتیوانی سەرۆکایەتی کۆمار بن و سەرۆکایەتی کۆماریش پشتیوانی خەڵکی کوردستان و هەموو خەڵکی عێراق بێ بۆ ئەوەی کە سەرۆکایەتی کۆمار چالاکانە بەهێزانە ڕۆڵی خۆی بژێڕێ و من بە هیوام کە گەلی کوردستان نەکرد بۆ پۆستی سەرۆک کۆمار بۆ هەموو پۆستەکانی تریە گرتوو بێ بۆچی ئێستا براکانی شیعەمان ئەوان چوارچەوەی هەمانجان هەیە و مێزی شانەیە کۆبوونەتەوە لەگەڵەوەی کڕکابەتی تونگیش لە نێوانیانە هەیە بەڵام لەسەر مێزێ کۆبوونەتەوە براکانمان لە سونە ئەنجومەنی سیاسی خۆیان پێکێناوە و لە کاتی هەڵبژاردنە زۆر تونگ بوون لە ئێمە تونگتور بوون لەگەڵ یەکتری و زۆر قسەی تونگیشان بەیەکەوت بەڵام ئەرەمیان لەسەر مێزێک ئێستا کۆبوونەتەوە من وەکو هاوڵاتیشی کوردستان هاوڵاتیشی سادە و ساکار ئەو ئومێد و هیوام هەیە کە حیزبەکانی خۆشمان دیواری ململانەی حیزبایەتی بڕوخێنن بەڵێ حیزبی جیاوازمان هەیە دانیشتن لەسەر مێزێک یەکسان نییە بەوەی کە جیاوازی سیاسی بسڕێتەوە بەڵکو جیاوازیەکان بۆ کاتی خۆی بە شوێنی خۆی پێویستەکە ئێمەش مێزێکمانە بێ مێزی کوردستان بێت و بە یەکگرتووی لە بەغا بکەوینە گفتوگۆکردن و ئەم یەکگرتوویە دووشتمان بۆەکە
یەک پێگەمان لە ناو دام و دەستگاکانی فدرال بەهێزەکە، دوو هەر کەسێک لە دام و دەستگای فدرالیەکان پلەی هەبێ وەزیر بێ سەرۆکۆمار بێ لە پەرلەمان بێ لە هەردا و دەستگایەک بێ کە مێزێکی سیاسی یەکگرتوویمانە بوو کە گەلی کوردستان یەکگرتوو بوو گەلی کوردستان قازانجەکە. زۆر بەڕێز کا گەورە تۆفیق بەڕێبەری گشتی پەیوەندەکان و ڕێکخراوە نێودەوڵەتەکان لە سەرۆکاتی کۆماری عێراق سپاس دەکەم. ئەتکە زۆر سپاس بۆ جەنابیشت پێ خۆشحاڵ بووم. سپاس زۆر بەخێراتی سپاس. سەرچاو. زۆر سپاس. خۆشەویستان بە یارمەتیە و کارانم بەرنامەی پرسە ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەکەینەوە کاتێکی خۆش.